کەرکووک و بە تایبەتی قەزای کەرکووک پشتی شێری هەیە لە مادەی 140 لەبەرەوەی قەزای کەرکووک 1 ملیۆن کەسە و لە ضمنی ملیۆنێک و نیو کە دانیشتوانی هەموو پارێزگای کەرکووکە بۆیە و هەموو فەقەرەکان و بەرگەکانیشی تایە لە کەرکووک کە دەبێت جێبەجێ بکرێت بۆیە ئێمە لێرە باس لە مادەی 140 دەکەین کە مادەی 140 لە 2005 جێگیر بوو لە دەستوری عێراقدا داوای کرد لە دەسەڵاتی جێبەجێکار کە تا سویەکی 12/2007 ئەبێ هەموو بڕگەکانی ئەو مادەیە جێبەجێ بکرێت بەڵام ئەو بوو نەکرا کە نەکرا خۆکوت ئەیتوانی ئەو کاتە ئسکاڵا لە محکەمەی فیدرالی لە دژی دەسەڵاتی جێبەجێکار تۆمار بکات بەڵام نەیکرد لەبەرەوەی بەردەوام کورد باوەڕی بە دیالۆگا بە باوەڕی بە گفتوگۆیە نەک کێشە دروستکردن داوە بەڵام مادەی 140 جێبەجێ نەکراوە تا ئێستا کە 12 ساڵی بەسەرا تێپەڕیوە فەرموو ئەو مادەیە چی لێ جێبەجێ کراوە ئێستا بە نسبەت کەرکووکەوە بێگومان ئەمە جێبەجێکردنی مادەیە 140 ئەبێتە جێگای متمانە دروستکردنی متمانە دروستکردنی ئینتیما سەبارەت بە پرۆژەکەی بەڕێز مام جەلال بەڵێ جێخۆیەتی پرۆژەکە پێشکەش کرا بەڵام هیچ لەسەر نەکراوە هەتا ئێستا هیچ ئاستەنجی لە پێشەوە جێبەجێ نەکراوە کە بەداخەوە دەبوایە ئەمە یەکێک لێ لاوانەی کەەوە باس لە ئاساییکردنەوە ئێمە ئەکەوایە ئەمە جێبەجێ بکرێت